34 ساڵ پێش هێرشی چەکی کیمیایی هێزە عێراقیەکان ساڵی 1970 هەڵەبجەیان بە چەکی کیمیایی بۆردومان کرد. 5,000 هاوڵاتی سیڤیلیان لە ژن و مناڵ و گەنج و بەتەمەنی بێچەک و بێدیفاعیان کردە قوربانی و هەزارانی تریان بۆ کۆتایی ژیانیان دووچاری برینی دەرونی و جەستەیی کرد. تا ئێستا هەڵەبجە بەدەست دەرەنجامە درێژخایەنەکانی گازی کیمیاییەوە لە ڕووی تەندروستی و مرۆیی و ژینگەیەوە دەناڵێنێت. بەو هۆیەوە پاراستنی ژینگە بۆ بە ئەرکێکی کۆمەڵایەتی تاوەکو خەڵکی هەڵەبجە پیشانی جیهانی بدەن. لەم ڕۆژەدا لە 16 سێی 2022 هاوبەشی کەمپینێک لە نێوان شارەوانی پارێزگای هەڵەبجە و گروپەکانی کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوی وادی ئەڵمانی و ڕێکخراوی نوێ ڕادەگەیەنین بۆ خزمەتکردنی هاوڵاتیان لەلایەن هاوڵاتیانەوە. بۆ هیوایی هەڵەبجە پێگە پێشەنگیەکەی خۆی ببینێت لە بواری پاراستنی ژینگەدا، نەک تەنیا لە کوردستان بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەم باخچەیە دەبێتە پێگەیەک و سەکۆیەکی کللتوری و پەروەردەیی کە ڕوبەری سەوزایی لە شارەکەتا زیاد دەکات. لە هەمان کاتدا هەردوو ڕێکخراوی وادی و نوێ بە هاوکاری دوو دۆستی ئەڵمانی و سکۆتلەندی وەرشەیەکی ڕیسایکلین جێبەجێ دەکەن بە ئامانجی هۆشیارکردنەوە لە زیانەکانی مادەی پلاستیک. لێرەوە داوا لەسەر جەم ژینگە پارێزان دەکەین بە تاک و کەرتی حکومی و ڕێکخراوەکانی ژینگە پارێزیەوە بەشدار و پشتیوانی پرسی پیسنەکردنی ژینگە و هاوکار بن لە تەواوکردنی ئەم پارکە. ئەم پرۆژەیە لە چوارچێوەی گریستی هەڵەبجایە کە بە ناوی پرۆژەی شرێد ئەپ ناوە ئینگلیزەکەی کە بیرۆکەکەی لەلایەن ئەوەن و دۆمینیک لە ئەوروپاوە هێناویانە و هەر خۆشیان هەنێک خۆبەخشیان بۆ دۆزیوەتەوە بۆ سپۆنسەرکردنی ئیشەکە. ئامانجێم ئیشاوەیە کە هەڵەبجە تا ساڵێکی تر ئەم کاتانە لە ساهشتای ئەو مادە پلاستیکیانەی کە لێرەیە دووبارە بەکار بهێنرێتەوە. ئەم پرۆژەی لەلایەن ڕێکخراوی نوێ و هەروە ڕێکخراوی وادی ئەڵمانیەوە هاوکاری ئەکرێت. ئەبێت ینی لە پلانایە کە ئەم پرۆژەیە بەردەوام بێت. ئێمە ئەو پلاستیکانی کە لە قوتابخانەکانە هەیە یاخود ئەو پلاستیکانی کە ماڵەکان هەیەە کۆیەکەینەوە و دوای کۆکردنەوە وردیەکەین و دووبارە بەکارێنین بۆ دروستکردنی بەرهەمی تازە بەتایبەت ئەمانەوەی لە قاڵب بیان دێنەوە بۆ دروستکردنی کورسی و مێز.